لە هەرێمی کوردستان تا دێ کەرتی گەشتیاری ڕوو لە گەشە سەندن و فراوان بووندایە. شوێنی گەشتیاری زیاتر دەکرێنەوە، بە تایبەتی لای هاوڵاتیان بایخی زیاتری پێدەدرێ لە ڕێگای کەرتی تایبەتی بەکردنەوەی هۆتێل و مۆتێل و کەپری گەشتیاری گرنگی پێدەدەن. لە دەواازە سنووریەکانیش ڕێژەی هاتوچۆی گەشتیاران ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرز بوونەوەدایە، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت ئەو کەرتەش بێگرفت و کێشە نییە. بە تایبەتی لە کاتی پشوو جەژن و بۆنەکاندا زۆری قەڵەباڵغی لەسەر ڕێگاکان و خراپی ئەو ڕێگایانە و نەبوونی شوێنی مانەوەی گەشتیاران و هەندێک جاریش گرانی نرخ کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر ئەو لایەنە. لە هەرێمی کوردستانە گرفتە گەشتیارەکان ئەوەی تێبینی ئەکرێ و ئەوەی کە ئیبینین ئەوەیە گرفتەکانی ڕێگاوبانن کە هۆیەکانی هاتوچۆ بە ئاسانی گەشتیاران ناتوان بگەنە بە شوێنەکان ڕێگاوبانەکان باشترین تا ڕادێک وە گرفتی کارەبا لە شوێنە گەشتیارەکان. پێم وایە ئەبێ حکوومەتی هەرێم مشوری ئەوە بخوات کە لە شوێنە گەشتیارەکان کارەبا بە شێوەیەکی 20 سال کاتژمێری بێت بۆی هەم پێداویستەکانی گەشتیاران تێدا جێبەجێ بکرێت و هەمیش بتوانێت باشی خزمەتگوزاری پێشکەش بکرێت. ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی تر پێچەوانێکی زۆری هەیە بە ڕێژەیەکی بەرچاو گەشتیار زیادی کردووە، هەم هاتن و هەم چوون. بارودۆخی خەڵکی ئەم ناوچەیە گەلێک خۆش بۆ لە ڕووی گەشتیارەوە، خەڵکەکی ئێزگار زۆر دەچی و دێتەوە. ئێمە لە خوڕمات و هاتوون بۆێرە بۆ گەشتێک کا گەشتێک بەڕێبوون، یعنی داواکارین لە گەشتیارانش کاتێ دێم بۆێرە پاک و خاوێنی شوێنەکە ڕابگرون، داواکارین لە حکوومەتیشکە بە هەموو هەوڵوتوانەیەکی خۆیەوە یارمەتی کەسانی ئێرە بدا تاکو ئەم شوێنە پاک ڕابگرن و بوونی ناوچە گەشتیاریەکان وێڕای سوودە مادیەکان وەک سەرچاوەیەکی ئابووری هەم بۆ حکوومەت و هاوڵاتیان هەژمار دەکرێت. لەلایەکی تریش هۆکارێک دەبێ بۆ بە زیندوهێشتنەوەی کەلتور و ڕەسەنایەتی کورد و ئاشناکردنی مێژووی نەتەوەی کورد بۆ ئەو گەشتیارانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان کە لە شارەکانی عێراق و وڵاتانی دراوسێ ڕووی تێدەکەن. گرفتەکانی بەردەم کەرتی گەشتاری لەم دەڤەرە بەڕاستی بە دەرەجەیەک ڕێگاوبانەکانی ناوچە گەشتوزارەکانەکە تەشی بە دەرەجەیەک وهروە تێکچوونی بەشێکی کامەش ئەرکی وەزارەتی ئاودانکردنەوە بەڕاستی بەس بە پەلا خەمێکی لێ بخە بۆ ئەوەی ناوچە گەشتوزارەکانمان چەندە جوانن ڕێگاوبانەکان ببنە هۆکارێکی تری زیاتر بۆ گەشتار پڵکێشی و ناوچانە بکات. گرنگیدان بە ناوچە گەشتیاریەکان بە ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاری گەشتیاریەکان هاندان و وەبەرهێنانی کەرتی تایبەتە بۆ برەودان بە سەرمایی ناوخۆ و هێنانی سەرمایی دەرەچی بۆ هەرێمی کوردستان کە بنەمای هەر بنیاتنانێکی ئابووری وڵاتە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناوچە گەشتیاریەکانی سۆران.